لا ئەوانە ناخورن، ئەوانە زیینۆی جوانی نا گۆشتیان تاڵە. یعنی ئەوەی کە ئەمە جەمال لێ بۆ دەرێن زیینۆی جوانی گۆشتی تارە. کاک عەبدولباری سڵاوت لێبێ. زانم بەڕێستان بەچی بەشداریتان کردووە لەو پێشانگایە، ئەمە ناوی چییە گەر پێمان بڵێ. سڵاو لە جەنابشتم بە خراتی کەڵاڵەکەتان لێ دەکەم. ئەوانە سیڕامای پێدەن، سیڕامای ئەوروپی مالیزی پێدەرێن. بابەتەکە دەگمەنە لە سراسی جیان کەم کەس هەیەی لەو بابەتانە، خاسن ئەو بابەتە ئەوە پەڕ نییە، ئەوە مووە. ئەوانە گچەترین مریشکە لەسەر ئاستی هەموو جیان، ماسەفاتەکەی قیتی سینگ و کلچی و ئەوانە یعنی ورتی لە بستەشی زیادە ڕەت نادا. بەڵێ ئەمە پێیان دەوترێ وابزانم قەزەم. بەڵێ قەزەمی پێدەرێن بەزەوە بە ناوە، ینی ناوەکەی دەگۆڕێت کە گوت سیڕامە تەواو، ینی گچەترین مریشکە جیان. لە کوردستان و عێراقەوە تاکە وایە ئەمە دەگمەنە؟ ئەو بابەتە لە کوردستان لە عێراقیش تاکە، ینی هەش بیتن کەمە، بەس لە جوانی وەی تاکە. ئەوەی یەکەمی سەر ئاستێرەمی کوردستانە کاس و شادەی هەیە. بەڵێ باشە لە ڕوو نرخەوە دەگاتە چەند بەگشتی نرخی و کەڵەشێرە لە 200 دلار تا 400 دلار دەست پێ دەکات، حەسەب ماسەفات و جوانی تکەیە. کەڵەشێر هەیە لە 100 دلار دەست پێ دەکاتە 15 وەرەقەی، ینی ئەوە کارە بە پێی ماسەفات و جوانی هەیە لەوەی فولتر مالیزی پێدەرێن، بەس ئەوانە ئەوروپینە. باشە کاکە عەبدولباری ئەوانە لە ڕووی خواردنەوە تامەکەیان خۆشە هاوشەیە گۆشتی خۆماڵیان؟ نا ئەوانە ناخورن، ئەوانە زیینۆی جوانی نا گۆشتیان تاڵە. یعنی ئەوەی کە ئەمە جەمال لێ بۆ دەرێن زیینۆی جوانی گۆشتی تارە، ئەوەی تاقییان کردەوە ناخورێ، لەبەرەوەی هیچی پێوەنێ دەرە سوچکەیە. لە هەرێمی کوردستان خواستی هەیە لەسەر حەزی خەڵک؟ خواستی هەیە، بەس کوبرن نرخەکەی گرانە لە چاو ئەو گچکەیە کارە درێ پارێ بەوەی نادەم، دەچم ئۆشامۆیەشی دەکڕم لە چاو کەڵەشێرە زۆر قانجا زیاترە، یعنی پارە یەک سێتی گەورە بۆی دەدات. ئەمن بینیم کەمێک جیاواز و سینگی خۆی کردووە بەم شێواز بە بەردەوام ئەو هەیە، ئەی لە ئەو کاتێکە دان دەخوا قچە خۆی شۆرگا دەگەنە لەو ڕاوەستانی هەموو کات ئەو هەیە.